مامۆستا من دوو مانگ بەرێستا کوڕە گەورەکەم مرخوای کرد تەمەنی 17 ساڵان بوو. إنا لله وإنا إليه راجعون. خۆش بیا خۆرەگە مردنەکان تو اینجا مامۆستا جان پرسیارەکەم ئەوەیە من کوڕەکەم فێر بوو لە جامع نوێژیە کرد گشت بەیانی فێر بوو لە جامع نوێژەکە ئەو جەهات بۆما نوێژەکانی کرد و هاتەوە قورعانی خوێنی هاتە ماڵەوە ئیتر وتم کوڕم بخەوە ئیتر سەر موبایل مەکا وتی باشە دای ئیتر منیش نوێژەکەم کرد و بۆ خۆمش منش خەوتم کوڕەکەم خەوی لێ نەکەوت برادەرەکەی تەلەفۆنی بۆی کردبوو جومعە بوو ئیتر برادەرەکەی تەلەفۆنی بۆی کردبوو سەیارەی باوکی دەرکردبوو برادەرەکەی هات کوڕەکەی منیشی برد من خەوتبووم سەعات 6 بەیانی ئیتر هات کوڕەکەمیشی برد هەردووکیان ڕۆشتم بۆ کاهی خواردن ئیتر نەگەڕانەوە مامۆستا. لا إله إلا الله. لا إله إلا الله. هەردووکیان وفاتیان کرد. ئەڵێ خۆزگامە نەخەوتایم لەوانەیە پرسمنی بکردایە بڕۆشتایە من ئاگام لێ نەبوو بەخوا ڕۆی سەیری منی کردبوو خەوتومە منی هەڵی نەستانە بوو ئیتر وتبی سەر مۆبایلەکانمان کرد باوکی ڕۆی لە مەرکەز مۆبایلەکەی هاوسەیرەکە نامەی نردبوو وتبی وەرە با بڕۆین کاهی بخۆین و هەم ئەڕۆین یەکسەر ئەگەڕێنەوە بخەوە ئیتر دایک و باوکتش نازانێ ئیتر من ڕۆژەوە شێت بووینە باوکی ئەڵێ جار ئەڵێن خۆزگام ماوامان نەکردا خۆزگام نەخەوتایم باوکی ئەڵێ خۆزگام پارەمان نەدا پێی ئیتر خۆزگام نەمێشا لەگەر ئەو برادەرەی بسڕێ خۆشی کوڕی چاک بوو برادەرەکەی بەس چی بوو عەجوول بوو عەجوول یعنی سەیارەی باوکی دەرەکرد و پێی دەرەچوو ئەهاتوو ئەڕۆی ئیتر بەس بەخوا مامۆستا ئاگام لێ نەبوو کوڕەکەم بە سیارەی ئەو کوڕە دەرەچووە هاتەوە بە منیشی ناوت ترسا بوو نەکوم خەبووم برادەرەکەشی هەر وەفاتی کرد هەردووکیان وەفاتیان کرد هەردووکیان یەکسەر. لا إله إلا الله. لا إله إلا الله وإنا إليه راجعون. دایگیان بەڵێ ئەم قسانەی ئێوە هەم ئەبێتە ناشکوری و هەم خراپە بەڕاستی یەکەم قەدەری خوای پەروەردگار وا بووە ئەم کوڕی تۆ لە 17 ساڵیە لە ڕۆژی جومعەیە لەو سەعات و لەو چرکەیە وەفات بکات. إن أجل الله إذا جاء ئەگەر ئەجەلی خوای پەروەردگار هات نە پاش ئەکەوێت نە پێش ئەکەوێت کەواتە ئەبوایە ئەو کوڕی تۆ لەو ڕۆژەیە وەفاتی بکردایە و خوای پەروەردگار 17 ساڵ ئەو کوڕی بەخشی بە تۆ کەواتە ئەوەی ئێوە باسی ئەەکەن ئەگەر وامان نەکردایە نەخەوتینایە پارەمان نەدایە پێی کوڕەکەمان ناڕۆی نە ئەمە زیادەیە مەیڵن ئەمانە هەمووی دەرگای شەیطان لە ئێوە کاتەوە ئەمانە هەمووی وا ئەکات سەبوریتان بۆ نەیات ئێوە بەس بڵێن ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون سوپاسی خوای گەورە بکەن و پند و ئامۆژگاری پند و عیبرەت لە مردنی کوڕەکەتان وەرگرن کوڕەکەتان چۆن مرد ئێوەش ئەمرن و ئەم مصیبەتە بکەنە دەرسێکی گەورە لە ژیانتانە فێری زیاتر سەبر و تەحەمل بن زیاتر چۆن بڵێم یعنی دیندار و خواناز بن هەوڵ بۆ قیامەتی خۆتان بن ئەم قسانە هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێ بەڵکو برینەکەتان زیاتر ئەکات